هەر لە هەفتەی شەشەمی خولی ناوی کوردستان و لە شاری کەلار یانەی شێروانە میوانداری لایەنەی سیروانی نوێ کرد. بەڵام لەم جارەشدا شێروانە نەیتوانی بەسەرکەوتن بگات و یارەکەشیان بە 2 گۆڵی یەکسان بە کۆتات. شێروانە لە جیم یەکەمدا بە سەرەتایەکی باشەوە دەستی با یارەکە کرد و ئەمە شوای کرد 2 گۆڵ تۆمار بکەن لە خولەکەکانی 15 یارەکەدا کامەش سیروانی نوێژ لەم جەمەدا گۆڵێکی تۆمار کرد کە 2 گۆڵەکەی شێروانە هەرەکە لە ئەنەس کۆستیار دڵشاد تۆماری کرد و گۆڵەکەی سیروانیش میلاد عەبدولوهاب تۆماری کرد و جێم یەکەمیش بۆ ئەنجامە کۆتات. لە گەیم دومیش سەرەڕایەوەی لە خولەکی 6 بەرهەمعەلی کاپنی سیروانی نوێ بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام لە خولەکی 77دا هاوکاری یاحیا سەرکەوتوو بوو لە یەکسانکردن ئەنجامەکە بۆ سیروانی نوێ و یارەکەش بە 2 گۆڵی یەکسان بۆردویانە کۆتاییە. دووەم یەکسانبوونەش سیروانی نوێ خاڵەکانی گەیاندە 11 خاڵ و لە پلەکانی پێشەوەی ڕیزبەندی خولی ناوی کوردستان ڕکەبەری دەکات. پێشەکی بە ناوی خوای گەورە میرەبانی ئەمڕۆ لە شاری کەلاری خۆشەویست بەرامبەر شێوانە یاریمان هەبوو و لە جێمی یەکەمدا 2 گۆڵمان خوارد 2-1 بوو و لە جێمی دووەمدا توانی چەند گۆڕانکاریە بکەن. سوپاس بەخوای گەورە کە گۆڵی تعادولمان هێنایەوە یارزانێکشمان تەر کرا هەم خاڵە بووێمە زۆر باش بوو گەڕاینەوە بۆ شاری سلێمانی بە خاڵەکەەوە زۆر بۆ ئێمە باش بوو.